ئەمە بەڕاستی پێمان ناخۆشە کە مامۆستای ناوبرا و لابراوە مامۆستا مەلا محەممەد لەسەر شتێکی زۆر کەم لادراوە. دوای ئەوەی وەزارەتی ئەوقاف هەفتەی ڕابردوو داوای لە مامۆستایانی ئاینی کردکەوە کۆمەک و هاوکاری بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی هەولێر کۆ بکرێتەوە. مامۆستای ناوبراویش وتی من قەناحەتم بەو میکانیزمە نییە کە پارەکە کۆ ئەکرێتەوە لەبەرەوەی بە 5 قۆناغ ئەم پارەیە کۆ ئەکرێتەوە. سەرەتا لە مزگەوتەکان کۆ ئەکرێتەوە و دواتر ئەچێتە ئەوقاف و لەوێشەوە بۆ ئیداری سەربەخۆی سۆران، لەوێشەوە بۆ بانکی سۆران، پاشان پارەکە ئەچێتەوە هەولێر. مامۆستا مەلا محەممەدیش وتی من قەناحەتم بەو میکانیزمە نییە، پێم وایە ئەم پارە ناگاتە دەستی زیان لێکەوتوانی لافاوەکە، بۆیە داوای کۆمەک و هاوکاری نەکرد. بەم بۆیەوەشەوە مامۆستا لە کار لابرا. واللهی ئەمە پشتگیری مامۆستایەکەین لە وتار خوێندنەوە پێشن نەخۆشە هەتا ئاخی دەرەجەم ئەو مامۆستا لێرە بڕوە. مامۆستایەکی بە ئیسیفادێ بە حەقەتی لۆ ئاوای، مامۆستایەکی ڕێک و پێکە، مامۆستایەکە چ قسوورینێ چەند سارە لێرێ بە شەوێن ئیش پێبی بە ڕۆژێن ئیش پێبی لۆ ژنمارەکردنێبی هەر ئیشەکی هەبی ئەو مامۆستا خزمەتکاری ئەو گوندێ بە حەقەتی. تێگەشتی ئەمە چەکی لەو گازاندن لەو مامۆستاینە ئەلحەقی ئەوقاف ناحەقە بەو عیسابەی دەگە ئەو مامۆستا ناکات. ئەو قافەرێ نابی ئەوی کەسێک بی ئەنگۆ پشتگیریە بکەن پارە لۆ خەربیتووە. باشە ئایا مامۆستاش لە ترسێ خۆ باشە هەوڕۆکە مامۆستا ئەوەی مەجبور نییە مامۆستا بچی دەرۆزەی لۆ کەسەشی دیکە بکات. بەرێ بە ئەوقاف ئەگەر ڕاستیە کرد ئەوقافی ئەوقاف هات با مزگەوتێ گوت بکاکە معاوەندەتی ئەو فەقیر و فەقارە بکرد لێ قەوماوە. ئەمە بەو نوع عیشانازی بە ئەوقافیە کرد. ئەمە بەو نوع عیشانازی بە ئەوقافی ناکەین بنی وەڵا مامۆستایەکە بڕوە ئەو قسەی نەکردێ مامۆستا دەردەر بکرێت. وەڵا بەخێر بێن سەر ساون سەر سەرا پێشی هەموو شێک بە نسبەت داخستنی ئەو مزگەفتەی کارێکی غەڵەتە. لەبەرەوەی هەموو ئینسانێک سەهوی ئەکا غەڵەتی ئەکا بەس مامۆستا پێماوی هیچ غەڵەتی و سەهوی نەکردیە. ئەوەی کە کردیتی لە بەرژەوەنی خەڵکی بووە. یعنی کەسێک ئەتونابی فی سفر کەیۆبێک هەڵی ئەگەر دامان نەهەڵەبی وەلەو هەڵەش نییە. لەبەرەوەی ئەمن دڵنیامە مامۆستا زۆر لەمە باشی ڕزانی وەکو خەڵکی ئەو ئاوایە. ئێستا ئێمە گوندی ئێمە کاولۆکە یعنی سەتان هەتی فەقیرە، یعنی بێ لۆ نمونە پارەی لە چێ وەربگری لۆ زیان لێکەوتوانی ئەو لافاوەی قەیدنا ئەمەش دەگەداینە پێم خۆشە. یعنی ئەگەر بتوانین و ئیمکانیات هەبی ئەمە شاوکارە بین. بەس دامان نەبە 2000 3000 1000 نارێرە شتێکی وا دروست ناوی برێ وەڵاهی کەم و کورتێ خەڵکی پڕ بکاتەوە.